ئێستا تەلفۆن بۆ واگت دەکەم باشە؟ خۆ مامۆستا لێ دەپەڕم لە نابی مەکە. کوڕێ خۆم نابی ژیان بۆ ناهێبی کوڕێ خۆم. باشە؟ ئەلۆ کاک ئازاد زەحمەت نەبی دەتوانێت تا قوتابخانە بێت؟ ئیشم هەیە کاکە. من کاکە نیم، من مدیری کوڕەکەتم. لێو چ بووە؟ کاک ئازاد ئەنگە ئەو منداڵەتانێ بەڵەیە زەحمەت نەبی هەر ئێستا وەرە قوتابخانەی. ئەوڕۆ پێم ناکرێ ئیشم هەیە. کاکە ئەوە 3 ساڵە جەنابتان چاوتان بە قوتابخانەی نەکەتووە. بەداچی دەڵێم ئینشاڵە باو بێ. برای عەزیزم بخۆت وەرە. باشان دەشتەچی میمە من بێم؟ بەڵێ زۆ گرینگە، کوڕەکەت دزی کردووە، زەحمەت نەبی هەر ئێستا وەرە. کوڕی من چۆن دەبێت دزی بکە؟ ئێستا دێم. باش کوڕەکەم ئێستا باوکە دێ باشە؟ مامۆستا دەمکوژی بابم بەخوای مامۆستا. کوڕەکەم مەترسی باشە؟ مەترسی چارەسەری دەکەی باشە بابم؟ مامۆستا کەوە نەکوونم ئارام بۆ ئارام تو دزی دەکەی. سینەکەشیە. ئارام بۆ زەحمەت نەبی. مامۆستا تو لێم گەڕێ با من تەربیەتی بدەم. وەرە کورە. تو نصیحەتی بکەی باشترە. تکای ئارام بۆ. تکای ئارام بۆ. مامۆستا ئارام شتیوانیە وەرە. ئەمن دەیبەمەوە بەخۆم دەزانم چی لێ دەکەم وەرە. کاک ئازاد ئەوە نابی کاک ئازاد. چییە دیسان ماچەکان بەدوود کەتینە؟ دیسان بەدوو بکەتینە. چەند جارم پێگوتی واز لەو لادەرە ساختەچی و ماچیانە بینە ڕۆژ لە خۆت ئیشەچی ببینەوە. ئەتۆ نسحەتی من دەکەی گویا لەسەر بنچی خۆی نەڕوێتەوە حرامە. کوڕم با پیرەی تو مەگەن هەتە شتۆم چی تێدایە؟ باپیرە تەماشاکە دەستپێرە زووتر نیە دەبێ و خانەی بفرۆشین. کۆرەتە توێوە بڕۆم دەستپێرە خوارێ دەتوێ بکوژن لە دوو من دەبکوژن. بابت بەس نییە نۆبەتی تووە بڕۆ با بەسەر سەریەکە لە سزنی بڕۆ. گورە درێژ دەبێ بیکوژی یانەوە تا بەنای منی کەی زمانە درێژەکەی ها. لە بشم کوژی نافرۆشم. زۆر پێدەبێت فەو کوژە. فەو کوژە. دایە بە قوربانم دەست باز دەکەم دایە لە دوو من دەبکوژن. دایە جان دەبکوژن بە قورعان لە دوو من. دایە دەبکوژنە تو خوای دەناسی. دایە جان تو خاتری خوای تو خاتری گەورەی خوای بەس ئەو جارێ بمپارێزە دەبکوژن دایە جان. وەرە بەڕۆژەری وەرە ڕاست کەچم فەردا بەشە ڕۆژەریە دوو ئاوە کەش بکەوە زوو ڕۆژەری وەرە ئەو دەرگایە بکەنەوە. چێ ئەوە چە کاکە؟ نازۆ قوراتە ژوورە بینیم. کورچێ چێ وەرە لەمەڕەوە هەکوو دەچە ژۆرێت و کاکە وەرە ئەتو چێوە دەچی کووە هەزومی ماری عالەمێ دەکەی دەچ دەگەڕێت بەزان دەچ دەگەڕێت تازە کوڕە بینی بە چای خۆم
ليه؟ هات هيروا چێ او كرة کورچەیە کاکە كرة شغلة وانا رجلا من دیتم ئەو هاتیە پەڕی وا ڕۆیش بڕۆ بە دیتکەوە هو شيء هەرەوە ئەتە خوشکو داکردنیە بيك الغالي ئەوە کچمە وەرە کچم وەرە ئەوی بەدە ها پێنارە کچمە وەرە ڕۆیش لا کۆم هەستە دەست خۆش بێ هەستە گوناحم دەگاتە هەتا مای مەخەر زمانی تومە ژیانی منە دڕستگاکە دایەکان دەست خۆش بێ بەس ئەتو ڕاستی مەڵە بەس بزان مشکلێتی چییە وەرە ژۆری باسی لەم بچێتەوە ئەخ نامێت دوو شەتان کەم وەرە باسی بڕۆ کچم بڕۆ توش دەچ بڕۆ ژۆری بڕۆ